ئازان سڵاو خۆشحاڵین لە بەرنمەیەکتری ڕاڤە بە دیدارتان شا دەبین. تەوەری بەرنمەکەمان ڕۆژی ناوچەکە و پێشێنانی کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستانە بە میوانداری زۆر بەڕێز کاک ڕەحیم کادری پێشکەوتووی پارتی دموکراتی کوردستان. کاک ڕەحیم خۆشحاڵین و بەخێربێت. سپاس بۆیەوە. کاک ڕەحیم دۆخی ناوچەکە بە شێوەیەکی گشتی لە گۆڕانایە بەتایبەت دوای کە حکوومەتی عێراقی پێکات دوای مشتومڕێکی زۆر کابینێکی عادل مەدی بەرەوە ئەوەیە کە تەکامل بێ و بەشێ لە وەزارەتەکانی تریشی پڕکردوانەیە و دۆخی هەرێمی کوردستان و عێراق جۆرێک لە نێوەندگیری و جۆرێک لە تێگەیشتن و جۆرێک لەوە دروست بووە کە جارێک هەرێمی کوردستان و عێراق یان مرکزی عێراق جارێکتر ڕێک بکەون و بتوانن بۆ نمونە بەشێک ئەگەر هەموو کێشەکانیش تێنەپەڕێنن نیەتێکی وایە بەشێک لە کێشە زۆرەکان تێپەڕێنن. هاوکات ئێمە لە دوای هەڵژاردنەکانی سیای لوولەوە سەربارەوەی کە کاتێکی زۆرمان تێپەڕان بە گفتوگۆ و ڕێکەوتن و کۆبوونەوە و یەکتر بینین و شەن و کەوکردنی پۆستەکان و بەرنامەی کار و هەمووانە سەرنجامی ئێمە گەشتونتە دۆخێک کە لە دوێنێ و ئەمڕۆ بەشێک لە هێزە بەشداربووەکان CV کاندیدا لە باڵاکانی خۆیانیان پێشکەشی بەڕێز مەسرور بارزانی کاندیدی ڕاستپێرا بۆ پێکردنی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان کرد. پێم خۆشە لە بابەتەوە داخڵ بین کە خوێندنەوە بۆ کابینی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان و بۆ بەشداری لایەنە سیاسیەکان و زیاتریش بەدڵنیەوە پێم خۆشە کە زیاتر قسە لەوەش بکەین کە چۆنەوە بکەین کە ئەگەر کۆمەڵێک گرژیت کۆمەڵێک تێکنەگەیشتن کۆمەڵێک خەلەل و خەوش و کەم و کوڕی لە کابینی هەشتەما دروست بوو بەهۆی ئەوەی کە بەشە لە حیزبە سیاسیەکان ئیلتیزامیان بە حکوومەتەوە نەکرد ئامادە نەبوون کارنامەی حکوومەت جێبەجێ بکەن تەنانەت بەشە لە حیزبەکان ئامادە نەبوون پشتیوانی کاندیدەکانی خۆشیان بکەن لە حکوومەت. پێم خۆشە لەو مەدخەلەوە داخڵ بین خوێندنەوەی کە ڕێبین چیە بۆەوەی کە حکوومەتی هەرێمی کوردستان بە درەنگیشەوە بێت ئێستا لە پێکهێنان نزیک بۆتەوە. ئەزانە خۆی کاک سەربەست تقریبا 4 ساڵی ڕابردوو دۆخی سیاسی ناوچەکە بەگشتی و ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەگشتی و عێراقیش بە تایبەتی و هەرێمی کوردستانیش لە چوارچێوەی عێراقا بەر فەیەزان و سیونامەیەکی سیاسی و تقریبا شعبی و هەندێک بەتاکید سەربازیش کەوت. ئەم فەیەزانە سیاسی و سەربازی و وەکەڵێ ناڕەزایەتیەکەی کە تقریبا لە بەهاری عەرەبیە خۆی ڕەنگڕێژ کرد کاتێکی ویست بۆ هێوربوونەوە بۆ هادێبوونەوە بۆ نیشتنەوە و بۆ تقریبا گەڕانەوەی دۆخی نۆرماڵ و ئاسایی. عێراق یەک لەو دەوڵەتانە بوو کە بەداخەوە لە 4 ساڵی ڕابردووە بەر ئەو فەیزانە کەوت تقریبا بەخەستی. دوو دەوڵەتی مەنتیقەکە لە لێواری کەوتن بوون لە ئەو ڕووداوانەی کە ڕوویانەداویش سووریا و عێراق بوو و تقریبا بە کۆی گشتی لە سووریا لە سەدا تقریبا 50 و لە عێراقیش لە سەدا 40 خاکەکان کەوتە ژێر دەسەڵاتی دەوڵەتی تیرۆریستی داعش و لەگەڵ ئەوە پەیوەندی سیاسیەکانی ئەمە لەگەڵ عێراق چووە وەکەڵێ خراپترین حاڵەت و دۆخی خۆی و عێراق بەبێ هیچ وەکەڵێ پاساوێکی یاسایی و دەستوری مامەڵەی نادروست و ناتەبیعی کرد و سیاسەتی هەڵەی کۆمەڵی کارکتەری حەقت لە دڵی وەک نەزانی نامەنتیق دۆخی سیاسی عێراق و هەرێمی کوردستانیشان ئاڵۆز کرد و لەگەڵیشە جوڵاندنی داعش و پێچەوانەکردنەوەی ئاڕاستی داعش بەڕووی هەرێمی کوردستاندا بۆ لەناوبردنی ئەو ئەزمونە دۆخی ئێمەی بەتایبەت تووشی حاڵەتێکی نەخوازراو کرد بڕینی بەشە بودجێ هەرێ ماتنی نزیک بە 2 ملیۆن ئاوارە و پەنابەر بۆ هەرێمی کوردستان لەو کاتێک ئێمە سەرەتای ناردن دەرەوەی نەوتمان بوو دابەزینی نرخی نەوت ینی کۆمەڵێک فەیزان و قەیرانی یەک لەسەر یەک ڕووی تێدەکردین حاڵەتی ژیانی کۆمەلگانە ئاسایی بوو ناتەبیعی بوو بۆیە تقریبا ئێستا لە حاڵەتی نیشتنەوەی ئەو فەیزانانەی پەیوەندیەکانی هەرێمی کوردستان و عێراق تقریبا خەریکە بۆ دۆخێکی ئاسایی بگەڕێتەوە لەسەر ئاستی ناوخۆی هەرێمی کوردستان هەندێک لەو هێزانەی کە بە هەر جۆرێک بۆ خەریکی ڕوخاندنی کابینی هەشتەم بوون یان نووس کابینی هەشتەم سەر نەکەوێ هەتا هەندێکی گەشتەوەی بەداخەوە خواستیان بوو حکوومەتی هەرێمی کوردستانە ناوبەرن هەر ڕۆژی و شیعارێکیانە بوو
حکومەتی ئینقازی نیشتیمانی و ئەو ناوانەی کە هێنایانە ناوە هەموو ئەوانە سەریان نەگر ئێستا و هێزانە تقریبان هاتوونەتەوە لە کابینەی نوێسێ هێزی سەرەکی پارتی دیموکراتی کوردستان یەکێتی نیشتیمانی بزیتۆمی گۆڕان بەشدارن کە ئەمە بۆ ئیستقراری سیاسی هەرێمی کوردستان زۆر مهمە چونکە هێزی یەکەم و دووهەم و سێهەمی کوردستانن و ئەمە لە دیوە ناوخۆیەکەیە بۆ ئەوەی کە کابینێکی سەرکەوتومان هەبێ دەبوو ئەم هێزانە پێکەوە وەکەڵە بەشدار بن کە خۆشبەختانە ئێستا هەموو ئەو سێ هێزە سەرەکیە زایدان هەندێک هێزی دیکەش بەشداری کابینەکەن لەگەڵ ئەو نەتەوەکانی تورکمان و کورد و ئاشور و سریان کلدانی وانە ئەمە دۆخێکی تقریبا نۆرماڵە گەڕێنێتەوە بەڵام ئەوەی ئەمێنێتەوە بۆ مانانی کێشەکانی نێوانی یارێم و بەغدا کۆتاییاتوە ئەو کێشانەی ئێمە بەشێکی هینی پێش ساڵی 2023 بریتە لە کێشەی 100 ساڵ کێشەیەکی مزمین و دوور و درێژە کە حەق و مافی ئەمێ و دەوڵەتی عراقی پێشێلی کردووە بەشێکیشی ئەگەڕێتەوە بۆ دوای پرۆسەی ئازادی عراق و کەوتنی سەدام و دونووسینەوەی دەستور لە ساڵی 2005 و دەنگدان لەسەری کە ئەوەش حکومەتی شیعە هەتا ئەم لەحزە وەکو پێویست جێبەجێ نەکردووە کە هەموو ئەمانە قابلی ئەوەن کە گەر عێراق واقعانە مامەڵە بکە و دەستوریانە مامەڵە بکە لە چوارچێوەی ئەو گفتوگوانی کە هاتوونەتە پێشەوە لە چوارچێوەی ئەو سیاسەتە تازی کە سەرۆکی هەرێمی کوردستانی نوێ بۆ پەیوەندیەکان و ئاسایکردنەوەی پەیوەندیەکان و دۆخی پەیوەندی نێوان بەغدا و هەولێر گرتوێتێ بەر و نیشاندانی نیەت پاکی هەرێمی کوردستان بۆ گفتوگۆ و دانستاندن و چارەسەرکردن کێشەکان بە پێی دەستوری عراقی هەموو ئەمانە ئەوەن کە ئومێدی لەسەر هەڵبچین بەڵام لە کۆی گشتی دیمەنەکەشە تابلۆکەشە منتیقەکە هێشتا بە هەندێک کێشەی تر تقریبا ژانەی گرێ لەوانە مەسلەی کێشەی ئێرانە کە تقریبا بۆ بە کێشەیەک لە نێوان ئەمریکا و ئەمریکا نەک هەر منتیقەکە هەموو جیهانی بەخۆی سەرقاڵ کردووەوە کیشۆری ئەوروپی بەتایبەت و رووسیا و سین ئەمانە هەمویان لەو معادلاتانە هەن زایدنەوەی ئێران خەریکی جوڵاندنی هەموو ئەو هێزانەشەکە ئەو سەپۆرت و دامی کردوون و بەداخەوە هەندێکیش لەو هێزانە هاتوونەتە ژێرباری هەندێک داخوازی کە هەستەکەم خەریکی ئەوەن کە سەرکێشە و ئاریشە و گرفتی دیکە بۆ هەرێمی کوردستان دروست بکەن کە من هیوادارم نەگەینەوەی کە ئەوانە بچنە ژێرباری ئەو داخوازیانەوە حکومەتی ئایندە و کابینی ئایندە تووشی گرفت و خوا نەخواز شەڕ و پێکدادان و ڕووداوی نەخوازراو بکەنەوە. زۆر باشە دەست خۆش بە کاگڕێبین پێم خۆش لەسەرەوە قسە بکەین کە بەڕاستی دوای تێپەڕینی ئەو قەیرانانەی کە بەڕێزت باست کرد خەڵک جارێکی تر بە نوێبوونەوەی پرۆسی سیاسی لە کوردستان جۆرێک لە ئومێد جۆرێک لە خۆشحاڵی هەیە جۆرێک لە گەشتبینی هەیە لەوەی کە سەرۆکی هەڵبژێردای هەرێمی کوردستان بەڕێز شیروان بارزانی بەپێی ئەو ئەزموونەی کە هەیەی لە حکومڕانی حکوومەت هەرێمی کوردستانە و بەڕێز مەسرور بارزانی وەکو کە سەرۆکی کابینی نوێی حکوومەت هەرێمی کوردستان هاتنی ستافێکی نوێ لە پەرلەمانی کوردستان لە ئەندامانی پەرلەمانەوە بۆ سەرۆکی پەرلەمان لە خەڵکانی گەنج خوێندەوار خاوەن بڕواننامە و لە خیبرەی جیاوازە یعنی ئەم ئاڵ و گۆڕە لە دامەزراوەی حکومڕانی لە هەرێمی کوردستان جۆرێک لەوەی ینی جۆرێک لی هیوابەخشی هەیە بۆ خەڵکی کوردستان ئەکرێ بڵین 4 ساڵی داهاتوو 4 ساڵە بێت ئەم هێزولایەن سیاسیانە ناگەڕێنەوە بۆ دۆخە ناخۆشەکە و مۆدلێکی تازە پارەدایمێکی تازە ستایلێکی تازەی حکومڕانی پێشکەشی خەڵکی کوردستانەکەن. ئەزانە خۆی کاک سەرباز هەرێمی کوردستان بارگاویە بێ بە و ڕووداوانی لە چواردەوری ڕوەدەن یعنی ئێمە ناتوانین خۆمان مجرڕەد و بێلایەن بکەین و حەدەسانێکە لە مەنتیقە ڕوەدەن و بە تایبەتیش کە ئێمە بەشێکین لە تام لەحزی کە ئێمە قساکەین بەشێکین لە دەوڵەتی عراقی و دەوڵەتی عراقی بە ڕووداوەکانی ناوچەکە نەک بارگاویە تقریبا جۆرێک لە ململانەی یاخود بڵێم شەڕی بریکاریشەکە بۆیە من قەناعەتم وایە ئەگەر دۆخی گەورەتر لە وەزعی عراق و لە کوردستانیش ڕوونەدا تقریبا چاوەڕوانی ئەوەی لێکرێت کە 4 ساڵی ئارام بێ 4 ساڵ بێ کە تقریبا ئەو دۆخە نەخوازراوی کە 4 ساڵ تێمان پەڕان لە مەسلەی قەیرانی موچە و گرفتی ژیان و کەمی خزمەت گوزاری ئەوانە تقریبا قەرەبوو بکرێتەوە ئەگەر حەدەسی گەورە لە عراق ڕوونەدەن مثلەن بۆ نمونە بەیانی ئەگەر کێشەی نێوان ئێران ئیسرائیل ئەمریکا بچێتە قۆناغی لێدانی گورزی سەربازی یاخود نەخێر جەنگ و ڕوبەڕووبوونەوە بۆ ڕخاندنی ڕژێمی کۆماری ئیسلامی ئێران ئەمە
ئاڵۆزی بۆ ئێمەش دروستەکات چونکە جەناب دەزانی ئێمە بە هەزاران کیلۆمەتر لەگەڵ کۆماری ئیسلامی ئێران و سنووری بەڵام بەدیۆ ناخۆیەکەیە بەس ئەوەی ویستم بڵێم ئەوەی ویستم بڵێم ئەگەر ئێمە ئەو یەکدەنگیەی ئێستا هەیە و ئەو یەکدەستەی کە ئێستا هەیە بیپارێزین ئەگەر حەدەث و ڕووداوی گەورەتریش لە خۆمان ڕوودا کەمترین زیانی لێکن بە پێچەوانەوە ئەگەر ئێمە نێوماڵی خۆمان پەرتەوازە بێ هەروەکو لە ڕابردوو و دۆخی سیاسیمان ئارام و نائستقرار بێ بچووکترین ڕوودا و حەدەث تەسیراتی خراپی لەسەر شەقامی وەقەڵێ لەسەر شەقامی سیاسی کوردستان لە ڕۆ سیاسیەکەی لە ڕۆ کۆمەڵایەتیەکەی لە ڕۆ ئابوووریەکەی لە هەموو ڕۆکانە و لێوەشێتەوە بۆ یەکێک لەو خاڵە گرنگانی کە زۆر پێویستە بە زووترین کات کابینەی دەست پێکبێنرێ بۆ ڕوبەڕووبوونەوەی هەر ئەگەرێکە کە ڕوودا بۆی گەلی ئێمە و میلەتی ئێمە بە کەمترین زەرەر و زیان لە حەدەسێکە لە منتیقەکە ڕۆدا بێتە دەرەوە من ناڵێ من بێزیان نەبین بەڵام یەگرتوویمان زمانی ئەوەیە کە کەمترین زیان لە هەر ئەگەر و ڕووداوی ئەگەری هەڕووداوی بکەیت. بەڵێ کاگربن باسی ئەوت کرد کە بۆ نمونە هەرێمی کوردستان لە سەرنجامە بەر ئەم ناوچەیە کەوێتوانی تورکیایە ئێرانە مرکزی عراقا لەوەی کە کێشواری شەکان ئەگەر لەم ناوچانە ڕووبن تەنگەژەکان تونتر بنەوە کارگەر لە هەرێمی کوردستانە بێ پێم خۆشە لەسەر دیۆ ناوخۆیەکەی قەزەی کوردی و دۆزی کورد قسە بکەین لەوەی کە ئەو ماوەی ڕابردوو پارتی کرێکەکانی کوردستان هەندێک جموزۆڵی نائاسایی هەیە و هەوڵەیات بە شێوەیەکی زۆر نامەدروست و زۆر خراپ بە نتێکی خراپ سنوورەکانی هەرێمی کوردستان بەکارهێنێ هەندێک جموزۆڵی سەربازیەکات بارەستەی تورکیایە خنۆچێ بۆی کە بۆ نمونە لە مختەیە کە هەرێمی کوردستان لە دۆخێکی تایبەتایە و بەشێک بۆ نمونە گەر تەماشا بکەین تەنها بە بەراورد ئەو هێزە کوردیا سیاسیانەی کە هێزی کوردی ڕۆژهەڵاتی کوردستانن بەردەوام مراعاتی هەرێمی کوردستانەکەن لەوەی کە خاکی هەرێمی کوردستان بەکارنایەنن لەوەی کە احترامی واگرن کە لێرە پشوێن ئارامی ئێرە نەوایەکی ئارامە بۆیان بەڵام بە پێچەوانەوە پارتی کرێکەکانی کوردستان سەرباریەوەی کە بۆ نمونە هەزاران کوردی باکووری سووریا لە هەرێمی کوردستان ئەحوێنرێنەوە پارتی کرێکەکانی کوردستان بەردەوام یاری بەم بە پیرۆزیەکان بە مقدسات بە سیادی هەرێمی کوردستانەوەکە و زۆر جاریش ئەبێ بە مەترسی زۆر گەورە لەوەی کە دەستی تورکیا ڕابکێشێ بۆی کە وا پیشان بە بڵێ من لێرە مەگەر تۆ بدوای من ئاگەڕێی وەرە بۆیرە خەنۆی ڕێبین چێ بووی کە بە تایبەتی لەم تەوقیتەیە کە ڕەنگە بۆ نمونەی ئەگەر تۆ سێری ساڵێک لەمە پێشکەی پەکەکە و جموزۆڵەی نەبوو دروست بەڵام لە دوای کۆتای هاتنی قەیرانەکان لە هەرێمی کوردستان لە دوای کێسە دووبارە پرۆسە سیاسی نوێ بێتەوە خەڵک خەریکە هیوا بەخشێکی بۆ دروستە بێت لەوەی کە هەرێمی کوردستان دووبارە بە بازێکی گەوراچێتە پێشەوە ژیانی خەڵک پێشەکەوێ دامەزراوەکانی حکوومەت بتوانن تا ڕادێک ئیستیقرار دروستکەنەوەێ پارتی کرێکەکانی کوردستان لە هەوڵی دروستکردنی سەرێشە و کێشایە ئەزانانی خۆی کاکسەر بەسێمە تقریبا ئەزمونێکی تاڵمان لەگەڵ لە باشووری کوردستان ئەزمونێکی تاڵمان لەگەڵ برادرانی پارتی کرێکەکانی کوردستان پەکەکە هەیە هەر لە یەکەم ساتی ڕاپەڕینە مەزنەکەی کوردستان و دروستبوونی حکوومەت و پەرلەمانی کوردستان پەکەکە بە عالەمی ئاشکرا و بەیاننامەی ڕسمی کە ئێستش بەیاننامەکە ماوە دژایەتی خۆی بۆ ئەزمموی حکومڕانی هەرێمی کوردستان دەربڕی بە بڕای من ئەگەر سێرچێکی کورتی مێژووی بکەین ینی بۆ نمونە پەکەکە وەختی خۆی شیعاری گەورە گەورەی هەبوو دەیوت ئێمە بە پارچەیەک ڕازی نین و نابێ پارچەیەک ئازاد بکرێ و پارچەکانی ترجەر چەپۆبوون دەبێ هەر چوار پارچەکە و ئێمە دەوڵەتی گەورە لەسەر ئاسی هەر چوار پارچەکە بۆ خەڵک دروستەکەین بەس کورت قسەیەکی جوانی هەیەڵێ ببنی بەردی گەورە نیشانەی نەوەشاندنێتی بەرحاڵ ناڕوونیەک لە ئایدیایی پەکەکە و لە تێڕوانینی پەکەکە هەیە بە تایبەت دوایی دەستگیرکردنی عەبدوڵڵا ئۆجەلان زیاتر لە فەراغی تێفکرین و مەسەلەی فەلسەفە و دنیابینی پەکەکە دروست بوو ڕووی داوە لە دوای دروستبوونی بەهاری عەرەبی دوایەوەی کە جەنگ ڕووی کردە شام و سووریا نزیک بووە لە کەناری کەوتن کۆماری ئیسلامی ئێران بەڕاستەوخۆ و سینی رووسیاش بەڕاستەوخۆ و سینیش لە دوورمەودا لە پشتی ئێران وەسانەوە دژی برۆکی ئەمریکا هاوپەیمانەکانی و وەکەڵێ سووریا جارێکی تر ڕۆحی بەبەراکرایەوە و هەوڵدرا کە نەهێڵن سووریا بە دەردی لیبیا و بە دەردی تونس و میسر و ئەوانە بڕوا بۆیە هەر لەو سەروبەندا ئەو دەوڵەتەی کە فەندی یان سپۆنسەری
مادی و ئێستا بەداخەوە لەو کاتەشەوە تا ئێستا فکری برادرانی پەکەکەشەکان ئیدارەی قەندیلەکە پەکەکەیان کرد بە پاسەوان کردیان بە بەرگریکارێکی سەرسەختی ڕژێمەکەی بەشار ئەسەد و لە زۆر ناوچە و شوێنی گەورە گەورە و محافەزەی گەورە گەورە بە سەدان ڕۆڵەی کوردیان دا بە شەهیدکردن بۆ ڕزگارکردنی محافەزەیەک و دوای تەسلیمی ڕژێمی بەشار ئەسەدیانە کرد. جگە لەوە باڵێکی دیکەی پەکەکە کە سەر بە لە کۆماری ئیسلامی ئێران پێشتر دەیان جوڵاندن کە پێ دەوترێ پژاک ئەوانش لە 2011 ببینە بزانە تەنها یەک چالاکی و جمجوڵان لە کۆماری ئیسلامی ئێرانەیە و زایدەن ئەوەی کە ئەوان لەوە بوون بە پارێزەری بەشار و لێرەش سنوورەکانیان گرت هەتا هەندێک حیزبی ڕۆژهەڵاتی کوردستان و ئیسلامچنەوە هەندێک چالاکی بکەن لە نێو عمقی خاکی ئێرانی ڕێگایان لێگردن کارگەشتەوە پێشمەرگەی و حیزبانیان شەهید کرد. لەسەر ئاستی باکووری کوردستانیشتا ئەم چرکە ساتێکە قسەکەن تەنها یەک گوندیان لە ژێر کۆنتترۆڵ نییە بەڵام نزیک بە 800 زیاتر لە 800 گوندیان لە باشووری کوردستان خستوتە لە ناو هەرێمی کوردستانە هەرێمیان دروست کردوە بە ناوی هەرێمی پاراچنی میدیا و لەوێوە بۆکڵە کاری خۆیان بازرگانی خۆیان و هەندێک کشتی دیکەش کە من نامەوێت زۆر ڕۆی بچم دەیکەن لەو سنووری خۆیان. ئێستا تقریبا هەستەکەم ڕۆڵەکەیان جۆرێکی ترە یان ئەو ئەرکیان پێداوە جۆرێکی دیکەیە کە بە جۆرێک لە جۆرەکان کە لە دیمەن و تابلۆ گشتەکە سیرەکەی بوون بە پارێزەری ڕێکەوتن نامەی سایکەزبیکۆ بەداخەوە لە بەعالەمی ئاشکرا پەلکێشی تەمان دەوڵەتانی مە بۆی پاساو نەدەین بە دەوڵەتانی لاگیرکەری منتیقەی وەخاکی ئەمە کە تورکیا و ئێران و تەنانەت عێراقشکی ئێمە بەشێکین لەوی بە سووریاشەوە ئەوان خۆیان هەر لە بەهانە دەگەڕێن و پەکەکەش بۆ بەهانەیەکی باش بوو ئەوان کە ڕۆژانە تۆ دەبینی هاوڵاتیان و هاونیشتمانانی باشووری کوردستان موندەکانی خۆیان جێدێڵن زێدی خۆیان جێدێڵن زەوی و ئاو و خاک و نیشتیمان و حیوانداری و مڵک و ماڵی خۆیان جێدێڵن هەر بەوە شۆنەوە ستاوەتە بوونە قوربانی لێدانی ئەو تۆپباران و ئەو فڕۆکە جەنگیانی کە تورکیا لە منتیقەکە تۆپبارانی پەکەکەی پێەکە و ئەوان بە قەستی دابەزنن ناو گوندەکان و بە قەستی شوێنەکان وەردەوردە تەسلیمەکەن وای لەیەکە ڕۆژ بۆ ڕۆژ مەسافەی مەودای لێدانی تورکیا بۆ پەکەکە فراوانترە بێ و دوور نییە بەیانی بە جۆرێک لە جۆرەکان لەشکرکێشی بۆ ناو قوڵایی خاکی کوردستانیش نەکرێت بە تیاری هێزی خۆی دانەبازێنرێ بڵێ لە بەرەوەی کە من پاراستنی سنووری خۆمە من بۆ هەر بۆ زانیاری جەناب و بینەرانیش بەپێ ئەو ڕێکەوتنەی کە لە ساڵی 1975 لە نێوانی تورکیا و عێراق و سووریا و ئێرانەیە هەر یەکێک لەم دوو دەوڵەتە بە قوڵایی چەند کیلۆمەترێک گویان هەیە تەنانەت خاکی سنووریەکیش ببەزێنن بۆ بە وەک دەڵێ بە قەولی خۆیان بۆ پاراستنی ئەمنێتی خۆیان و بۆ لێدان لە تیرۆریستان و دوژمنانی دەوڵەتەکانیان کە حتمما دوژمنانان دەکاتە هەموو هێزە کوردیانەی کە هەر لە پارچەکانی کوردستانن بۆیە بە تاکید پەکەکە ڕۆڵێکی خراپی گێڕێ و ڕێز لە سیادەی هەرێمی کوردستان ناگرێت ڕێزی دام و دەستگاکانی هەرێمی کوردستان ناگرێت و ئێمە لە باشووری کوردستان کەسمان پێویست نیە فێری کوردایەتی مام بکە و ئەسڵەن ئێستا مەسەلەی کورد قەزیەی کوردی ئەوەی مەبەست نییە بێ و ئەوەی گرنگ نەبێت لەلایەن مەسەلەی کورد و قەزی کوردیەوە تۆ بڕوانە بە عالەمی ئاشکرا سەرکردە باڵەکانیان دەڵێن ئێمە دژی جیاخوازین و ئێمە ئەسڵەن دەوڵەتی نەتەوە ڕەفزەکەینەوە کە بە مەرجێک هەر بوونەتەوەکانی منتیقە عەرەب بە تەنها بسوودنەتەوەیەکە و بسوود دەوڵەتی هەیە فارس حەزارەتێکی گەورەی هەیە دەوڵەتێکی گەورەیەکە لە منتیقەکە ململانەی قوتبی جیهانی پێکا کە بریتیە لە ئەمریکا هاوپەیمانەکانی تورکیا لە ناودڵی زەویایە و ڕۆڵێکی گرنگی لە منتیقەکە هەیە و هەتا ئەم لەحظە شیعاری نەتەوە پەرستی لە تورکیا بریتیە لە شیعارێکی زۆر بوویم و هەردەبینی ئەردۆغان لە پیاوێکی میانڕەوی ڕفۆرمخوازی ئاینی و وردۆ بۆ بە پیاوێکی نەجاتپەرستی تورکپەرست ئەو لە هۆکارەکەی ڕاکێشانی وەلایی خەڵک و دەنگدەری گەلی تورکیا چما بۆی هەمە عیبێ ئێمە لێرە دەوڵەتی نەتەوەمان هەبێ نەتەوە پەرستی بکەینە ئەگەر نەتەوەی خۆمانمان خۆش بێ و قەل لەسەر قەزی نەتەوەی خۆمان قسە بکەین بۆیە بە هەموو بارێکە پەکەکە لە ناو هاوکێشەیەکی غەڵەتایە و ئێستا پەکەکە بە گوێی ڕاستپاردەکانی بەڕێز ئۆجەلانیش ناکە لە دوا پەیامی ئۆجەلانە داوای ئاشتیەکە داوای ڕێزگرتنەکە لە پارچەکانی دیکەی کوردستان بەڵام بەداخەوە پەکەکە نەهێشتیان کورد لە باشووری لە ڕۆژاوای کوردستان شتێک بە شتێ بکاکەوە خەریکە قەزەی سووریا بە تەواوی چارەسەرەکرێ هەتا ئەم لەحزەیە دۆزی کورد هیچ نییە و لە ڕۆژاوا شوکو لە ڕۆژهەڵاتی شۆکوتم لە 2011 خۆیان کە بکردەوە بەربوونەتە باشووری کوردستان و
بینیشمان شاری سووری ئامادیان بەچی دەردەبرد. کاگڕێبن ئەوەی کە لە ڕفتاری پارتی کرێکارانی کوردستانایی دۆزینەوە یای بینی ناستی پێەکەن یا بەریەکەوین ینی باشکرا پەکەکە ماوە چەند ساڵی ڕابردوو وەکو کێشە خۆی نوێنێت یانی وەکو کێشە خۆی پێناساکات وەکو کێشە خەڵک ئەی بینێت یعنی گەر تەماشای پەکەکە بکەین لە پرسی سووریایە هەرۆی کە جەنابشت باست کرد بۆ نمونە پەکەکە ئەب بینین کە لە کۆبانێت لە ئافرین لە ناوچە کوردەکان چ کار ساتێکی دروست کردووە بەتایبەت دەگەر سری ئافرین بکەین یعنی بە جۆر لە جۆرەکان خۆی پیشانی تورکایە و کۆمەڵە تەحەدای تورکیای کە بۆی کە پەلچێشی تورکیا بکات تا ئەوەی کە ئافرین کەوت ێستا ئافرین لە دەرەوەی ئیرادی پەکەکەیە و بگرە زیاتر هەژمون و هەیمەنەی تورکیای بەسەرازاڵە ئەوەی کە بینیمان لە ئافرین بورە ئەوەی بینیمان لە شنگال دووبارە ینی پارتی کرێکارانی کوردستان چکارێ بە شنگال ینی جگەلەوەی کایوێ سەرێشە بۆ خەڵکی و منتیقی دروستکە جگەوەی لەوەی کایوێ ئەو ناوچەی ئاودان نەکرێتەوە جگەلەوەی کایوێ نارام بێ یعنی پەکە چکارێ بە شنگال ئەگەر مۆزوعەکەەوە نەبێ دەستی وەردان نەبێ دروستکردنی کێشە نەبێ ینی بۆچی ئەبێ پارتی کرێکارانی کوردستان کە پارتێکە تایبەتمەندیەکانی ئەیبەستێتەوە بە باکووری کوردستانەوە ئەو خەریکی دروستکردنی کێشە بێ لە کوردستانی سووریا لە کوردستانی عێراق لە شوێنەکانی تر بەڵام بۆ نمونە ڕۆڵی پارتی کرێکارانی کوردستان لە تورکیا چییە؟ چەند گوندی پارتی باکووری کوردستان بەدەست پارتی کرێکارانی کوردستانەوەیە پارتی کرێکارانی کوردستان چەند توانێتی خزمەتی قەزای کوردی بکات لە باکووری کوردستان یعنی بۆچی دەستبەرداری ئەو مەهامە سەرەکیە بووە کە ئەم حیزبە سیاسی بۆ دروست بووە لە کاتێکە خەریکی کۆمەڵی کاری ترە کە نە لە تایبەتمەندی ئەوە نە پەیوەندی بەوەیە نە بەشێک لە بەرپرسیارەتیەوە ئەزانە خۆی کاک سەربەستە تقریبەن بۆ تاکە کەس وەکو شخصیش ئەگەر دنیابینی نەبێ و ڕوئیا و ئایندەبینی نەبێ هەنگاوی هەڵانێ ئەجاوە گەورە بکە بێنەرەوە بۆ گروپ و بێنە بۆ حیزب حتمەن هەمان وەقەڵێن هاوکێشە بۆ ئەویش تەواو دروستە پارتی کرێکارانی کوردستان لە دوای وەکوتم گیرانی عەبدوڵڵا ئۆجەلانەوە لە فەراغی ئایدیاییە ئەژی و لە چوارچێوەی ئەو معادلە نێو ئیقلیمی ناوچەکە ئاراستە کرێ بۆیە لەسەر ئاستی باشووری کوردستان پارتی کرێکارانی کوردستان وەکوتم لە یەکەم جاڕدانی حکوومەت و پەرلەمانی کوردستانەوە بۆ شەڕێکی حکوومەتی هەرێمی کوردستان بەرپا کرد دواتر شەڕێکی هێزەکانی یەکێتی نیشتیمانی بەرپا کرد دواتر شەڕێکی هێزەکانی پارتی دیموکراتی کوردستان بەرپا کرد دواتر چوە و قاڵبەی کە نەشەڕ ئاشتی لە نێوان هەردوو لادا دروست کرد بە جۆرێکی دیکە ئەو ڕیتمی کە ئێستا پەکەکە ئەو فۆرمەی کە ئێستا پەکەکەیشی لەسەرەکە فۆرمێکە تقریبا دەمێ ساڵە بە شخص خواردووی ئەزمون کراوە تقریبا گرەوە لەسەر ئەسپی تۆپی بۆچی چونکە گەر لەبیرێ بێ ئەو برادرانەی کە لە ساڵانی کۆتایی شەستەکان و سەرەتای هەفتاکانەوە داوای بە تێڕوانینی مارکسیستی یان ویست ڕیفۆرمی گەورە لە عێراقا بکرێ و عێراق بکرێ بە دەوڵەتێک وەکو کێتی سۆڤێت مەسەلەن حکومڕانیە بەجا و کاتە ئێمە پێویستمان بە دەوڵەت نییە ئێمە دەوڵەتێکی مارکسیستمان دروست کرد لەسەر ئاستی عێراق و عێراق و بە دەوڵەتێکی مارکسی و ئەوانە و تیۆرەکانی وەکەڵێت ماوسی تۆنگ و مارکس و ئەوانە جێبەجێ بوو کورتی پێویستی بە دەوڵەتەیە و ئێمە تیە کۆشین بۆی کە عێراق بکەین بەم عێراقە و فۆرمی یەکێتی سۆڤێت بێنین لە عێراق جێبەجێ کەین ئەمە سەری نەکرد ئەمە بوو بە ئەزمونێکی شکست خوارد و ئەسڵەن یەکێتی سۆڤێتیش نەما ڕووخا لە جەنگی سار دۆڕاندی بوو بە ڕووسیایی کە ئێستا لە مەنتیقەکە هەیە ئەمانیش ئێستا تۆ بڕوانە مەسەلەن تازەترین تێزی برادرانی پەکەکاڵن ئێمە ئەمانەوێ دیموکراتیزەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بکەین لە چوارچێوەی دیموکراتیزەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە و کاتە قەزەیەک نییە ناوێ قەزەی کوردی بێ ئێمە دروست نابێ تۆ چۆن ئەتوانی هێزێکی پەڕگیری گۆشەگیری ئاخێنراو لە مەنتیقەیەک چۆن ئەتوانێت دیموکراتیزە و دیموکراتیزەی وەقەڵێ مەنتیقی ڕۆژهەڵاتی ناوەڕاستی کاملەن پێ بەم بەرفراوانی و بەم گەورەیە بەم هەموو مەدوو جەزرێکە هەیەی بەم هەموو مەساڵحە گەورانی کە بەناو جومگەکانی سەرمایەداری لە جیهانا ڕۆشتووە و ئەوگوتم مەسەلەن عەرەب بۆ خۆی نەتەوەیەکە وەکوونەتەوە عەرەبن بسودوو دەوڵەتیان هەیە لە مەنتیقە هەتا ئەم لەحزەی کە من تۆ قسەکەین کێشەی شیعە و سونە کێشەی مەزهەبی شیعە و سونە نزیکی 1000 و ئەوەندە ساڵە درێژەی هەیە مەسەلەن قەزەی ئێمە لانی کەم قەزەیەکە کە
ڕیشەیەکی دوور و درێژی مێژووی هەیە هەتا ئەم لەحزە ساتە لە شەڕی چاڵدێناری 1540 تا ئێستا خولە خواتەوە لە چارەسەر نەکردنایە و هەڕۆژە و پەلێکمان بەلای یەکێک لە دەوڵەتەکانی وەکو گۆشتی خەیری بەشیان کردووە تۆ ناتوانانی ئەم قسە تقریبا سووا و قەوانە سواوانەیە سوودێک بە قەزەی ئێمە ناگەین ئێمە قەزەیەکمانەیە کە ناوی قەزەی میلەتی ئێمەیە و گەلی ئێمە نەتەوەی ئێمە نزیک بە زیاد لە 5 سەدەیە ئەگەر مێژووکەی دوور درێژتریش نەکەینەوە زیاد لە 5 سەدەیەتیە کوشێ بۆ قەزەی خۆی و ئەمە هێناوێتی هەتاوەکو ئەم چرکە ساتی کە قسەکەین کە من پێم وایە ئێسێژە قۆناغی شۆڕژگی ڕیاین پەکەکە بەم هەنگاوانە پێمان ئەڵەیە کە ئەو شتێکی نییە کێشەیەکی نییە لەلای ئەو ناوی کێشەی نەتەوەی کورد بێ قەزەیەک نییە ناوی قەزێ مەخوایان نێڵێنانی ئەوە نییە من مەسەلەن بوختانیان بۆ ناکەین یا خوێندنەوە شرۆڤە ناکەین بۆ لێدوانی ئەندامانی کۆنسی سەرۆکایەتی پەکەکەیە لە تازەترینیانە کە کاڵقان و قەرێلانیش ئەیڵێن ئێمە کێشەی نەتەوەی و دۆزی نەتەوەی ئەوانەمان نییە ئێمە مەسەلەی بە دیموکراتیزەکردنی ڕۆژەڵاتی ناوەڕاست و مەنتیقەمان هەیە بەگشتی کە ئەمە خەونێکی تقریبا حشتریە لە دیوەکەی تریا بۆی ئێمە لە باشووری کوردستان هەتا ئەم چرکە ساتە هەرێمی کوردستان سیاسەتێکی نەرم و بۆکەڵێ احتیواکردن و تقریبا گوێنەدانیشە یان نەجوڵانەوەیکی ڕقە بەرامبەر بەو هەنگاوانەی کە پەکەکەی کە ئاگینا ئنی بە عالەمی ئاشکرا پەکەکە دابەزیونەتە ناو گوندەکانی سنووری دهۆک و منتیقەی بادینان بۆی کە تیاری تورکی بێت لەوێ قەسفکە چەند ڕۆژی ڕابردوبینیمان 4 هاوڵاتی شەهید کردوسیانی دیکەشی بریندار کردو ئەوانە ئەو هەموو زەوی و پاوانەی کە ئەسووتیە و ئەو هەموو زەرورزیانی بەرباسووری کوردستان و من هەتا گومانەکەم ئەگەر قەزیەی ئەم کێشەی بەتایبەت لە نێوانی ئەمریکا و ئێران هەیە بگاتە هەنگاوی و قوڵتر ئەبێ هەرێمی کوردستان زۆر بەجددی ئاگاداری ئەو بۆرێ نەوتەی بێ کە نەوتی لێوە هەناردەکە بۆ تورکیا و تەوانەمە لە دیوە خۆیەوە دەبێت دەوڵەتی تورکیاش زۆر ئاگای لەو بۆرێ بێ و پاسەوانی بکەن بۆەوەی کە من گومانەکەم وەکو چۆن ساڵی 2016 بۆری نەوت تاکە سەرچاوی هەرێمی کوردستان کە بۆرێ نەوتەکەی بوو پەکەکە تەقاندیەوە جارێکی دیکە پەکەکە پەنابەرێتەوە بۆ تەقاندنەوەی ئەو بۆریە چونکە بەڕاستی ئێران نایەوێ بەدیلی وزەی ئەو نەت بۆ تورکیا و نە بۆ هیچ شوێنێکی دیکە دروست بێ کە بە تاکید لە تەواو قەپاتکردنی کڕینی وزە بەپێ ئەو سزانێک کە ئەمریکا بەسەر ئێرانە سەپاندوێتی تورکیا وڵاتانی دیکەی وەکو یابان و هندستان و سین و کۆریاکانیش هەوڵی دۆزینەوەی بەدیلی وزەی ئێرانیەدەن کە بە تاکید بەشێک لە وزە بریتێ لە وزەی هەرێمی کوردستان بە نەوت و بە غازەکەشی کاگەڕێن دەست خۆش بێ بەرە کۆتایی بەرنامەکە چین بەس پێم خۆشە سەرنجی تۆ بزانم لەسەرەوەی کە باشووری کوردستان لە کاتێکا بۆتە نەوایەکی ئارام هەم بۆ خەڵکی باشووری کوردستان هەم بۆ کوردانی ڕۆژهەڵاتی کوردستان باکووری کوردستان ڕۆژاوای کوردستان یعنی بۆتە ناوچەیەکی زۆر باشەرەوەی کە جەناب باسی کرد بەشێک لە ئاوارەکانی ناوەڕاست باشووری عێراق ڕۆکەن هەرێمی کوردستان هەر بەڕاست ئەرچی هەموو هێزولایەنە سیاسیەکان نیە بە تایبەتی هێزولایەنە سیاسی کوردەکانی وەکو پەکەکە و هێزەکانی تری کوردستان کە ئەگەر ناتوانن شتێکی باش بۆ مەزمونە بکەن نەبنە دەردەسەری بۆی نەبنە کێشە بۆی و ئاڵۆزیەکانی خۆیان کێشەکانی خۆیان نهێنە باشووری کوردستان خۆیزانی کاکسەر بەستە بۆ نمونە لە ئەو هێزانەی کە بەڕێز کاک حسێنی هێزان پەنا سەرپەرشتێکە هێزی ناوەکەی بزات پارتی پێشکەوتن باشی پێشکەوتن لەو بابەتانەیە کە ئێستا ئەو سەرپەرشتی دەکا ئێمە بینیمان لە جەنگی ڕوبەڕوونەوەی داعش چۆن لە سەرنگەرەکانی پێشمەرگە بوون بەرگریان کرد لە خاکی هەرێمی کوردستان شەهید و برینداریاندا کاک حسێن خۆی پێشمەرگەی قارەمان بووە بێ و موقیفە و هەڵوێستانە وەک دەڵێ بە ئاڵتون بنووسێتەوە و هێزی بەرپرسیار و سیاسی بەرپرسیار هەر ئەوەی لە چاوەڕوان دەکرێت و من قەناعەتم وایە کە بۆی کە وەکەڵێ ئەم مەشخەڵە بگەشێتەوە و گەورەتر بێ و ڕووناکیەکانی بگاتە پارچەکانی دیکە ئاراستە ڕێکەکە و ڕێگە دروستەکە ئەوەیە کە ئەوان هاوکار و پاڵپشتی هەرێمی کوردستان و ئەزمموی هەرێمی کوردستان بن و من لێشت ناشارمەوە بەشێک لە وێزانەی کە ئێستا چوونەتەوە ناو حکوومەتی هەرێمی کوردستان خەریکی کلکلکێنەیەکی ناشرین و بێتان بوون لەگەڵ پەکەکە کە ئێستا هەستەکەم هەندێک سەرێشی بۆ ئەوانیش دروست کردووە من دەزانم ئەوە لە چوارچێوەی ئەو سیاسەتی قریمیا بوو کە هەمویان ئەچوونە ئەو بازنەیە کە دەوڵەتێکی ناوچەکە ئاراستی دەکردن و لەوێ لە خاڵی کۆکیان بۆ دروست دەکردن و خاڵی هاوبەشیان بۆ دروست دەکردن بەڵام من هیوام وایە ئەتەنانەت نەک ئەوەی کە هێزی
پارتیەکانی دیکە ئەو هێزانی کە چوونەتەوە ناو کابینەی نۆیەم واز لەو جۆرە دەستی هەڵکێشی و جۆرە کلک گرێدانە بێنن وی هەرێمی کوردستان ئەمەزمونەی لەم قەیرانە تازەی کە ڕۆژێک هێزی بەناو چەکدار دروستەکرێت بۆ شکوی کوردستان و بۆ سەری ئێشەوەوە بۆی ئەزمونونەکەمان بپارێزین و لە ئەگەری هەر ئاگرکەوتنەوەیەک بتوانین کەمترین پشکی ئەو ئاگرە بەر هەرێمی کوردستان بکەوە ئەوە لە سوود و مەسلحەتی گەلی ئێمەیە وەگەلی ئێمەش ماندووەوە تەنها چاوەڕوانی لە هێزە سیاسیە بەرپرسیارەکانەوەیە کە 4 ساڵی ئارام 4 ساڵی خۆشگوزارانی 4 ساڵی خزمەت 4 ساڵی زۆرترین دەستکەوت و کەمترین زیانیان لێ بکەن. کاک ڕێبن ڕەحیم کادری پێشکەوتوی پارتی دموکراتی کوردستان زۆر سپاس و خۆشحاڵ بووین کە لە بەرنامەی ڕاڤ ئامادە بوویت. زۆر سپاس. ئازیزان بەم جۆرە هاتینە کۆتایی بەرنامەی ڕاڤ تا ڕاڤەکردنی پرسێکی تر بەخواتان ئەسپێرین و خواتان لەگەڵ.